دیفاع لە ژینگە داکۆکی لە مافە سەرەتاییەکانی ئینسانە. چەند ڕۆژ زیاتری نەماوە بۆ سێنزە بەدەر. ڕۆژی سێنزدەی مانگی خاکە لێوە لەو ڕۆژە بەهاریانەیە کە زۆربەی خەڵک لە کوردستان و سەرتاسەری ئێران بەیانی زوو دەچنە دەرەوەی شارەکان و دەڕژێنە داوێنی کێو و سارە. لەگەڵ ئەوەشدا لە ڕۆژەکانی پشووی نەورۆزیدا تا گەیشتن بە سێنزە بەدەریش هیچ دەرفەتێک بۆ ئارامگرتن و سەیران لە ناخی سروشدا لە کیس نادەن. لە بارودۆخێکدا کە کۆماری ئیسلامی بە ڕشتنی خوێنی ئازیزانمان دەیهەوێ کەشێکی پڕ لە غەم و پەژارە بەسەر کۆمەڵدا بسەپێنێ، لە بارودۆخێکدا کە ئەم ڕژیمە لەگەڵ هەر شتێک کە بۆنێکی لە شادی و شور و نیشاتی لەبێت دژمنایەتی دەکات، ئەم جۆرە دەرفەتانە بۆ شکاندنی فەزایەک کە کۆماری ئیسلامی هەوڵ ئەدات لەم کۆمەڵگایەدا نیهادینەی بکات گەلێک گرنگ و حیاتیە. بەڵام ئەگەر ئەم تەفریحاتە سالم و حیاتیە و چێژوەرگرتن لە سروشتی جوان بە بەجێهێشتنی زبڵ و پاشەڕۆیەکی زۆر لە قوپۆی شکا و سوتاوی دارەکان بەڕاوکردنی ئەو باڵندانەی کە لەگەڵ ئێمەدا لە بەهرەمەندبوون لە ئیمکاناتی سروشت هاوبەشن و هیتر کۆتایی پێبێت، کەوایە لە ڕاستیدا لەبەر سەیرانێکی کورت ماوەی خۆمان بەکردەوە دەستمان داوەتە وێرانکردنی سروشت. دە ساڵانێک لەوە پێشەوە کوردستان بەردەوام شوێنی خەڵکێک بووە کە دانیشتوانەکەی بەدەستدانە داهێنان و خەباتێکی جەماوەری و پێشڕە و لە هەوڵدا بوون کە ژیان بۆ خۆیان دادپەروەرانتر و ژینگەش ئینسانی تر بکەن. حرەکات و ئیبتیکاراتی جەماوەری و پێشکەوتوانەی ئەم چەند ساڵەی دوایی نیشانەی ئاڵ و گۆڕی دەرونی و قوڵ بووە لەم کۆمەڵگایەدا کە جێگای ڕێز و پێزانینە. خاوێنکردنەوەی ئاواییەکان و گەڕەکی شارەکان لە زبڵ و خاشاک لەلایەن خەڵکی خۆبەخشەوە بۆتە حرەکەتێکی سمبولیک دژ بە سیگار و قلیان کێشان و ئاگردانیان لە شوێنە گشتیەکان، شکاندنی تفەنگ و قەفەسەکان و ڕزگارکردنی باڵندەکان، کەمپین دژ بە ڕاوکردن و توندوتیژی لە دژی گیانداران، هەوڵدانی بە کۆمەڵ بۆ کوژاننەوەی ئاگری دارستانەکان و هیتر لە زومرەی ئەو ئیبتیکارانە بوون کە لە کوردستان بەرەبەرە بوونەتە فەرهەنگی زاڵ لەم کۆمەڵگایەدا. بەڵام ئاستی ئیبتیکاراتی جەماوەری و جێگای قەدردانی تەنیا بە پاراستنی ژینگە بەرتەسک نەبووتەوە. لە دەورەی بڵاوبوونەوەی پەتای کۆڕۆنادا ژمارەیەکی زۆر لە لاوانی بەرپرس و تێکۆشەر قۆڵیان هەڵماڵی و با ئیمکاناتێکی کەم کە لەبەر دەستیاندا بوو بە شێوەیەکی ڕێکخراو دەستیاندایە خزمەتکردنی خەڵکی نیازمەند. لە کاتی ڕوودانی کارەساتە سروشتیەکاندا ئەم جۆرە ئیبتیکاراتە بە خێرایی دەکەونە کار و ڕۆحیەی هاوپشتی لە نێو خەڵک لە کۆمەڵدا بەهێز دەکەن. هاوخەمی مامۆستایان و قوتابیان لەگەڵ شاگردە نەخۆشەکان لە مەریوان و دیواندەرە، کەمپەینی پشتیوانی لە منداڵانی شیناوە کە لە قوتابخانە نائەمنەکاندا لە ئاگردا سووتان تەنیا چەند نمونەیەکن لەم حرەکەت و ئیبتیکاراتە پێشکەوتوانێ. دیفاع لەم ئیبتیکاراتە کردنیان بە ڕەوتێکی جددی و بەهێزی کۆمەڵایەتی ئەریکێکی ئینسانی و شۆڕشگێڕانێ. ئێمە لە کوردستان تێکۆشەرانێکی وەک شەریف باجوەر و هاوڕێ گیانبەختکردووەکانیمان هەبووە کە بە شێوە گەلی نوێ خەبات بۆ دیفاع لە مافەکانی مرۆڤ، داکۆکی لە زیندانیانی سیاسی و بوومە لەرزە لێدراوان، لە ئەوین و خۆشەویستی بێسنووریان بۆ پاراستنی ژینگە کە لە کۆتاییشدا گیانی خۆیان فیدا کرد تا دارەکان و گیانداران بە زیندوی بمێننەوە. بەڵام بەداخەوە ئەمە هەموو داستانەکە نییە. حکوومەتی داگیرکەری کۆماری ئیسلامی و بەشی ناوشیار و نابەرپرسی خەڵک دەست ئەدەنە وێرانکردنی ژینگە. حکوومەتی ئیسلامی بە ئاگردانی دارستانەکان، دانانی مین لە ناوچە سنووریەکان، سەرمایە گوزاری نەکردن لە ژێربینای پاڵاوتنی ئاوی ئاوەڕۆکان، سیاسەتی کۆنەپەرستانە بۆ پاراستنی سەرچاوەی سروشتی، لێدانی بیر و کەڵک وەرگرتنی نابەرپرسانە و کارناسی نەکراو لە سەرچاوەی سروشتیدا، جادەسازی نظامی،
بە هەژار هێشتنەوەی خەڵک گورزی قورسی لە ژینگەداوە لە کوردستاندا. بەشی نابەرپرس بەڕاوکردنی بێبەرنامە، ئاگردانی دارەکان، پیسکردنی ژینگە بە تایبەت لە کاتی پشووەکانی نەورۆزدا، ڕشتنی زبڵ و پاشەڕۆ بوونەتە هۆکاری سەدەمە لێدانی زۆر لە ئاژەڵەکان، باڵندەکان و نائەمنکردنی سەیرانگاکان. لە سەرودەمی 13 بەدەر و لە سەیرانە بەهاریەکاندا دیفاع لە ژینگە لە هەموو کاتێکی تر پێویست و زەروریترە. ژینگەیەکی سالم مەرجێکی حیاتیە بۆ بوونی کۆمەڵ و خەڵکێکی سالم. ئێمە دیفاع لە سەرجەم ڕێکخراو و ناوەندە مەدەنیەکانی لایەنگری پاراستنی ژینگە دەکەین و هاودەنگ لەگەڵ ئەوان خەڵکی کوردستان بۆ دیفاع لە ژینگە و خاوێن ڕاگرتنی سەیرانگاکان بانگەوازی دەکەین. ئێمە لە بەرامبەر منداڵان و لاوانی کۆمەڵ و لە بەرامبەر نەوەی داهاتوو بەرپرسین تا ژینگەیەکی سالم و خاوێنیان بدەینە دەست.